سڵاو بینەرانی خۆشەویست لە تیشتیویەوە ئێوە بینەری بەرنامەی لاوانن. ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بەرنامەی لاوان لەگەڵ ئێوەدام، هیوادارم کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنن. ئەم حوتویە لە بەرنامەی لاوان دوو میوانمان دەبێت لە ئستودیۆ کە ئاوڕێک دەدەنەوە لە بارودۆخی لاوانی نەتەوەکانی دیکەی ئێران و هەروەها ڕاپۆرتاژێکمان دەبێت لەسەر هونەرمەندێکی شێوەکاری کورد. بیستویەکی بەفرانباری 1316 هەتاوی ڕۆڵەیەک لە گوندی تەرەغەی شاری بۆکان لەدایک بوو. ناوی لێنرا و سادق و دواتر بوو بە دکتۆر سەعید و خۆشەویستی پێشمەرگەکانی حیزبی دموکرات. چەند ڕۆژ پێش ئێستا و 21 بەفرانباری ئەمساڵ 76 ساڵ بەسەر یادی لەدایکبوونی ئەو ڕێبەرە مەزنە تێپەڕ دەبێت. خۆشەویستانم لە بەرنامەی ڕابردووماندا بە شێوەیەکی گشتی باسمان لە کێشە و دیاردە کۆمەڵایەتیەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کرد. لەم بەرنامەیەماندا بە پێویستمان زانی کە ئاوڕێک لە بارودۆخی لاوانی نەتەوەکانی دیکەی ئێران بدەینەوە بە بەشداری دوو میوان لە ئستودیۆ بۆ زیاتر ئاشنابوونی ئێوە بینەرانی خۆشەویست سەبارەت بە ئەو کێشە و دیاردانەی کە ڕوبڕووی لاوانی نەتەوەکانی دیکە دەبنەوە. هەروەها بە پێویستی دەزانم کە پێتان ڕابگەێنین لە بەرنامەکانی داهاتووی لاواندا هەوڵ دەدەین کە هەر جارە بە شێوەیەکی ورتر و بە بەشداری میوانانی پسپۆر باس لە ئەو کێشە تایبەتیانە بکەین کە ڕوبڕووی لاوان دەبنەوە. ئێستاش سرنجتان بۆ وتوێژی ئێمە لەگەڵ میوانانمان لە استودیۆ ڕادەکێشین. کاک فوادی خاکیبەگی و هەروەها کاک هادی عارفی دوو چالاکی سیاسی بەخێبرن بۆ استودیۆ بەرنامەی لاوان. خۆشەویستان، پێشەوەی کە وتێژەکەمان لەگەڵ ئەو دۆستانە دەست پێ بکەین، لێرەدا سەرنجتان بۆ راپۆرتێک بە نسبەت وەزعیەتی لاوانی نەتەوەکانی دیکەی ئێران بە مەبەستی زیاتر ئاشناکردنی ئێوە بە نسبەت وەزعیەتی ئەوانەوە ئامادە کردووە. سەرنجتانی بۆ ڕادەکێشین و پاشان دێینەوە بۆ لای میوانانی بەرنامە. ئێران خاوەنی کۆمەلگایەکی فرەنەتەوە ئاینی و کولتوریە. 6 نەتەوەی وەکو فارس، ئازەری، کورد، تورکمان، عەرەب و بەلوچ تێدا دەژین. هەتا ئێستاشی لەگەڵدا بێت حکوومەتەکانی زاڵ بەسەر وڵاتی ئێراندا بە شێوەی سیستماتیک حاشایان لە واقعی فرەنەتەوە بوونی ئێران کردووە و لە پێناو یەکدەستکردنی زۆرە ملەی کولتوری و حەشیمەتدا و هەروەها بۆ ئاسیمیلەکردنی نەتەوەکان هەوڵی دروستکردنی نەتەوەیەکیان داوە بە ناوی نەتەوەی ئێران بەسەر خەڵک و واقعی فرەنەتەوە بوونی کۆمەلگای ئێراندا. سیاسەتی دەوڵەتی ناوەندگەرا و شۆڤینیزمی فارس وێڕای ناکامبوونیان لە پێناو ئاسیمیلەکردنی نەتەوەکان و بەردەوامی لەسەر سیاسەتی دژە نەتەوەییان کۆمەلگای ئێران بەگشتی و بەتایبەتی هەرێمی جێی ئاکنجیبوونی نەتەوە بندەستەکانی تووشی کۆمەڵی قەیران و دیاردەی نەخوازراو کردووە. نەتەوەی ئازەری. ئازەریەکان بەهۆی ئەوەی کە بە درێژایی مێژووی ئێران بە شێوەی جۆراوجۆر و بەردەوام لە دەسەڵاتدا بەشدار بوون و هەروەها بەهۆی ئاین و مەزهەبی هاوبەش لەگەڵ فارسەکان بەنسبەت نەتەوەکانی دیکە کەمتر بوونەتە قوربانی سیاسەتی ئاسیمیلەکردنی حکوومەتی ناوەندی و لە بواری هەلومەرجی سیاسی و ئابووریشەوە جیاوازترن لە نەتەوەکانی دیکە. بەڵام هەر چەشنە ڕۆڵ و بەشداریکردنێک لە دەسەڵاتدا دەبێت لە چوارچێوەی گوێڕایەڵی بۆ وەلی فەقیه و ئایدۆلۆژی پاوانخوازی حاکم بێت. لە بواری زمان و کولتور و پەروەردەی زگماکیەوە بە تەواوی لە پراوێزدان ڕژیم هەر جۆرە چالاکیەکی چالاکانی ئازەری بە سیخۆڕی بۆ ئیسرائیل و وڵاتی ئازەربایجان بە هاندان و دنەدانی تورکیە ناودەبات و سەرکوتیان دەکات. نەتەوەی بەلوچ بەهۆی هەڵکەوتەی ژئۆپۆلیتیکی و گرنگی سیستان و بەلوچستان دەسەڵاتی پاوانخواز بەردەوام هەوڵی داوە کە خەڵکی بەلوچی ئەم هەرێمە بۆ شوێنەکانی دیکە ڕاگوێزێت. هەر چەشنە جم و جۆڵێکی ناڕەزایی دەربڕین بە تونترین شێوە سەرکوت دەکرێت. کوشتن، ئێعدامی لاوان و دەست بەسەرکردنیان بە بیانووی قاچاقی ماددە هۆشبەرەکان بەردەوامە. هەژاری،
هەڵاواردنی مەزهەبی و ئێتنیکی لەو پارێزگایەدا ڕۆژ لە ڕۆژ لە پەرسەندندایە. بە پێی ئامارەکان ئەو پارێزگایە یەکێک لە مەحرومترین پارێزگاکانی ئێرانە و زۆرترین ڕێژەی بێکاری و بێهیوابوون بە ژیان لە نێو لاوانی ئەم نەتەوەیەدا تۆمار کراوە کە بە پێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 30% لاوانی ئەو هەرێمە بێکارن. بە پێی ئاماری چالاکوانانی بواری ئابووری لە ئێراندا زیاتر لە 10 ملیۆن خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاری و 30 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاری نسبیدان. قەیرانی بیکاری 40% لە ئێراندا حەشیمەتی وڵاتی بە شێوەیەکی ڕێژەیی تووشی هەژاری ئابووری کردووە. لە بواری تێکنۆلۆژی و خزمەتگوزاریەوە هیچ هەنگاوێک هەڵنەگیراوە. ئەو پارێزگایە لە چاو شوێنەکانی دیکە کەمترین تایبەتمەندی پەرەپێدانی مرۆڤی بەخۆیەوە بینیوە. بە پێی کۆمەڵێک فاکتەری وەک داهاتی کەسەکان، نرخی ڕادەی خوێندەواری، پەروەردە، تەندروستی و بێهداشت، ڕێژەی لەدایکبوون و خوراک و ڕێژەی هیواداری بە ژیان هەڵسەنگاندن لەسەر بواری پەرەپێدانی مرۆڤی ئەو هەرێمانە کراوە. پارێزگای سیستان و بەلوچستان هەژارترین ئوستانی ئێرانە. نەتەوەی عەرەب پارێزگای خوزستان لەباری کانگای ژێرزەمینی و بە تایبەت نەوتەوە ناوچەیەکی دەوڵەمەند و ئستراتیژیکە. بەڵام ئەم تایبەتمەندیانە لە ئێراندا لە باتی ئەوەی سەرچاوەی خێر و خۆشی بۆ خەڵکی ناوچەکە بن بوونەتە سەرچاوەی شەڕ و نەکبەتی و ماڵوێرانی. لە نێو خەڵکی عەرەبیشدا هەر جۆرە ناڕەزایی دەربڕین و چالاکیەکی سیاسی، مەدەنی و تەنانەت کولتوریش بە توندترین شێوە لەلایەن حکوومەتەوە هەڵسوکەوتی لەگەڵ دەکرێت و چالاکانی سەر بەونەتەوە ئەشکەنجە و ئیعدام دەکرێت. بە پێی ئاماری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 30% لاوەکان بێکارن. بە پێی ئاماری چالاکانی مافی مرۆڤی ئەهواز کە ڕادستی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان کراوە 30% لاوانی ئەو ناوچەیە وازیان لە خوێندن هێناوە. 50% حەشیمەتەکە تا قۆناغی ناوەندی و 70% لە قۆناغی دواناوەندیدان. زیاتر لە 230,000 کەس لەو پارێزگایەدا نەخوێندەوارن. ڕێژەی خۆکوژی لە نێوان لاواندا نزیک 25%کە زۆرترینیان لە پارێزگاکانی ئەهواز و ئیلام و ناوچە هەژارەکاندا بەڕێوە دەچێت. نەتەوەی تورکمان نەتەوەی تورکمان لە بواری حەشیمەتەوە ژمارەیان کەمە و زۆرتر لە باکووری خوراسان و پارێزگای گۆڵستاندا بە شێوەی پرش و بڵاو دەژین. هەر بۆیە ئەمە بووەتە هۆکارێک کە لە بواری مەزهەبی و کولتوری و سیاسیەوە زۆرترین ناحەقیان بەرامبەر بکرێت. سیاسەتی نائەقڵانی و نائینسانی ڕژیم لە بواری ئاسمیلەکردنی نەتەوەکان لەو هەرێمەدا وای کردووە نەتەوەی تورکمەن لە هەبوونی بزوتنەوەیەکی بەهێزی مافوازانە بێبەری بێت. لە بواری پەروەردەی زگماکی و تێکۆشانی فەرهەنگی و تەنانەت لە بواری ئابووریەوە بە تەواوی دەچەوسێندرێنەوە. لاوانی سەر بەو نەتەوەیە تەنانەت دوای تەواوکردنی خوێندنیشیان لە دام و دەستگا حکوومەتیەکاندا هیچ چەشنەکارێکیان پێ نادرێت. هەر بۆیە ئاماری هەڵاتنی مێشکەکان لە ئێران بەردەوام ڕوو لە زیادبوون دەکات. نەتەوەی کورد لە کۆتایی بابەتەکەدا پێویستە ئاوڕێک لە وەزعیەتی لاوانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بدەینەوە. لاوی کورد چەند قات لەوەی کە ئاماژەی پێدرا کێشە و گرفتی بەرەڕوو دەبێتەوە. سیاسەتی داسەپێنراوی یەک نەتەوە یەک زمان و یەک ئاین لە ئێرانی فرەپێک هاتەدا یەک لە کێشە سەرەکیەکانە و چەکی دەستی سیستمی زاڵە بۆ چەوساندنەوە کە لاوی کورد بە شێوەیەکی سیستماتیک دەچەوسێتەوە و مافەکانی لێ زەوت دەکات. لاوانی کورد لە هەر تێکۆشانێکی سیاسی و فەرهەنگی و کۆمەڵایەتی بە بیانووی هەڵسوڕان دژی تەناهینەتەوەیی بەرەڕووی تونترین هێرش و ستەم دەبنەوە و مافی ژیانێکی ئاساییان پێ ڕەوانا بینرێت. حکوومەتە یەک لە دوای یەکەکانی ئێران بەردەوام وەک هەڕەشە چاویان لە هەر تێکۆشانێکی لاوانی کورد کردووە و بە تونترین شێوە بەرەڕووی بوونەتەوە. چەکی دەستی ڕژیم بۆ بەرەوڕۆبوونەوە لەگەڵ لاوانی کورد گەشە پێدانی دیاردە کۆمەڵایەتیەکانە، بێکاری و بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان و سەرکوتی بەردەوام و ئەعدام و دەست بەسەرکردنەکان، پێشگیری نەکردن
لە بڵاوبوونەوەی نەخۆشی ئایدز و دەیان کێشە و گرفتی دیکە. بەم چەند پرسیارە ڕوو لە لاوانی کورد باسەکە بە کۆتایی دێنینکە. لاوی کورد دەبێت چۆن خواست و ویستەکانی بەیان بکە و لە چ ڕێگەیەکەوە هەوڵی کانالیزەکردنی خواستەکانی بدات. بۆ بە ئۆرگانیزەکردنی کۆمەلگای کوردستان لاوی کورد چ ئەرک و بەرپرسیارەتیەکی دەکەوێتە سەرشان. بۆ ئەوەی بتوانرێ مافی لاوێکی کورد دابین بکرێ چه هەنگاوێکی دەبێ بۆ هەڵبگیردرێ. بەواتایەکی دیکە بۆ دەبێت لاوی کورد ژیانی ئاسایی وەک ماباقی مرۆڤەکانی دیکەی ئەم گۆی زەویە نەبێت. سپاس بینەرانی خۆشەویست کە تا ئێستا بینەری بەرنامەکەمان بوون. سەرەتا بۆکردنەوەی باسەکەمان لە کاکفوادەوە پرسیارە کە ئاوڕێکی کورد بە نسبەت وەزعیەتی لاوانی نەتەوەکانی دیکەی ئێرانی بدەنەوە و ئەگەر بکرێت هۆکاری ئەوەی کە هۆکاری لە پراوێزخستنی ئەو نەتەوانە بۆچی دەگەڕن لە ڕوانگەی سیاسیەوە. دیارە سلااو ڕێزم هەیە دووبارە لە خزمەتی ئێوە بینەرانی خۆشەویستی تیشک هەروەها سوپاس بۆ ئێوە بەڕێوەبەرانی بەرنامەی لاوان. دیارە هەموو لایەکتان ئاگدارن کە وڵاتی ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە و ئەو وڵاتە دابش بووە بەسەر چەندین نەتەوە، نەتەوەی کورد، نەتەوەی فارس، نەتەوەی عەرەب، نەتەوەی بەلوچ، نەتەوەی ئازەری و تورکەمەن و لەو پەیوەندیەدا ئەوەی کە تەئسیری زۆرترە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بەنسبەت لاوانەوە ئەویش ئەوەیە کە زۆربەی حەشیمەتی ئێران لاوان پێکی دێنن کەواتە مادام زۆربەی حەشیمەتی ئێران لاوان پێکی دێنن وڵاتی ئێران وڵاتێکی لاوە. لەو پەیوەندیەدا سیاست و لە واقع ئەو بیر و بۆچوونانەی کە دەستگای حاکمیت بەسەر نەتەوەکانیدا فەرز دەکا زۆرترین ئەو کەسانەی کە تحت تەئسیری ئەو باندۆرە قەرار دەگرن لە واقع خودی لاوانن. جا سیاسەتی خودی حاکمیەتە بەنسبەت لاوانی نەتەوە بندەستەکانەوە کە دەیهەوێ بە پێی ئەو بەرنامەریزی کە بۆی دەکرێت و لە واقع بە پێی ئەو بیر و بۆچوونانەی کە لەلایەن دەستگای حاکمیەتەوە بەرنامەڕژی بۆ دەکرێت مادەم ئەوانە سیستەمێکی نەتەوەییان هەیە و خەبات و تێکۆشان و بەرخودانی ئەوان بۆ دەستەبەربوونی مافە نەتەوەیەکانیانە و هەموو لایەکشیان ئەو ڕاستی حاشا هەڵنەگریان دەرکردووە هەتاکو و داخوازی نەتەوەی لاوێکی کورد بەروج عەرەب و هەتا دوایی و دینەوێ دابینبوونی داخوازی سینفیەکانی ئەوان ئەستەمە لەو پەیوەندیەدا بۆیە زۆرترین تەئسیر و باندۆڕی هەیە لەسەر لاوانی نەتەوە بندەستەکانی ئێران و زۆرترین ئەو کەسانێش کە لە واقع تووشی زیندان و ئەشکەنجە و دەیان بەڵای ماڵوێرانکەری دیکە دەبنەوەکو دیاردە کۆمەڵایەتیەکان هەر لاوانن و لاوانی نەتەوە بندەستەکانیش زیاتر ئەو مەسەلە دەیانگرێتەوە. کاک هادی ئەو پێشێلکاریانەی کە ڕۆبڕووی لاوانی نەتەوەکانی دیکە دەبنەوە ئەو پێشێلکاریانە زۆرتر چینوە پێشێلکاری هاوبەشەکانی نەتەوەی کورد و نەتەوەکانی دیکەشتی. دیارە لە ڕاستیە ئەگەر باس لە پێشێلکاری مافی مرۆڤ بکەیت چونکە دەزانی پێشێلکاری مافی مرۆڤ هەروە کاکفات ئاماژەی پێکرد تۆ بێنی تەفکیکێکی بکەیت لە نێوان نەتەوەکانە ئامارێکی دروست لە بەردەستانیە چ بگا بەوەی کە بیکێنی بۆ ناو لاوان یا تایبەتی تریکەی بە نسبەت توێژی لاوە ئەوە نییە بەڵام ئامارەکان دەرخەری ئەوەن کە ئەو پەڕی پێشێلکاری بە نسبەت مافی لاوان و نەتەوەکانەوە کرد بۆ نمونە مەسەڵەن ساڵی 2013 زاینی 726 حاڵەت ئیعدام بووە یا ئەگەر بێنی تەفکیکی بە نسبەت ساڵەکانی دابڕۆ ساڵی 89 6 ملیۆن حاڵەت پێشێلکاری مافی مرۆڤ لە سەرجەمی ئێرانە تۆمارکراوە کەوا بوو ئامارەکان دیارە ئەمانە هەمووی ڕێژەین یعنی ئەگەر تۆ بێنی تەفکیکی بۆ لاوان بەڕاستی بۆ توێژی لاو ئەوە لە بەردەستانیە چونکە حکوومەتیش خۆی ینی ناوەندێکی تایبەتی نیە چونکە وڵاتێکی داخراوە ئەوەی کە بێ توێژینەوەیەک لەسەر ئەوە بکات تا چ ڕادەیەک بە نسبەت لاوانەوە یا بە نسبەت نەتەوەکانی دیکەەوە پێشێلکاریە کرد چونکە لە ڕوانگەی حکوومەتەوە ئێران یەک نەتەوەیە زمانی فارسی زمانی ئەو نەتەوەیە یا میلەتی ئێران پێک دێنێ کەوا بوو باسکردن لە خودی نەتەوە هیچ معنایەکی نییە لە چوارچەوەی جمهوری ئیسلامیدا بەڵام یەک شت لێرە زۆر جێگای داخە ینی ئەوە کە تو ئۆپۆزیسیۆنی فارسی لەگەڵ ئەو تێڕوانینە حکوومەتیە هاوڕان مەسەلەن باز لە مافی نەتەوە بکرێت لەلایەن ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بە واتای جیاوازی خوازی یا جیابوونەوە لە ئێران لێگەدرێتەوە کەوا بوو ئەم شتانەش بەهۆی ئەو تێڕوانینەی ئۆپۆزیسیۆنەوە دەخرێتە پەراوێزەوە. بەڵام گرنگترین پێشێلکاریەکان بۆ نمونە ئێستا ڕەنگە پێشێلکاری نەتەوەی بەلوچ جیاواز بێ لەگەڵ نەتەوەی عەرەب یان ئازەریەکان دەزانی چۆنە کە ئەمانە ئەگەر بمانە کەمێ ورتر باسی پێشێلکاری هەرکام لە نەتەوەکان بکەین زۆرتر لاوان ڕۆبڕووی چ شتایەک دەبێت لاوان ئەوەنێ دەڵێم ینی ئامارەکان بەڵام ئێمە نابێت باز لە دەسەڵاتی دیکتاتۆر بکەین ناکرێت باز زانایەکی فەڕەنسی دەڵێ
دەبێت تۆ ئەگەر باس لە سیستمی زاڵ بەسەر وڵاتێکا کرد دەبێت ئەو سیستمە نەریتیە کە دەستیشی بەسەر خەڵکاگرتووە باس بکە ینی کۆمەڵێک دیاردە هەن کە لەلایەن خەڵکەوە بدرێ ینی خەڵک بەشێکن لە پێشێلکاری مافی مرۆڤ چاو لێ بکە نەریتیبوونی کۆمەلگا هۆکاری سەرەکی تەلاقە هۆکاری سەرەکی ئەوانە دەگەر بچێ خۆسووتاندنە ینی ئەگەر تەفکیکیکەی ئەوانەش پێی ئەوەی کە نە یاسایەک هەیە بۆ بەربەستکردنی ئەوانە لە ڕاستیدا وەک پێشێلکاری مافی مرۆڤ لێگەدرێتەوە. کاک فواد هۆکارەکانی گەشەپێدانی دیاردە کۆمەڵایەتەکان لە ناو لاوانی نەتەوە بندەستەکانی ئێران بۆچی دەگەڕێتەوە یا ئەو جیاوازیانی کە لاوێکی نەتەوەی باڵادەست لەگەڵ لاوانی دیکەی نەتەوەکانی ئێران لێک جیا دەکاتەوە چه هۆکارێکی سیاسی لە پشتە دیارە هەر وەک لە پرسیاری پێشوشدا ئاماژەمان پێکرد بە حکمەوەی کە وڵاتی ئێران وڵاتێکی لاوە شۆڕشەکانی ئەم دوایانەی بەهاری عەرەبی و کۆمەڵێک لە وڵاتانەی کە لە واقع لاوان هێزی گۆڕان و بەرەو پێشچوونی ئەو شۆڕشانە بوون و لە واقع نەقشی کاتالیزۆیان هەبووە دینامیزمی گۆڕان بوون لاوان سیستمی حاکمیت لە کۆماری ئیسلامی ئێران و خودی بڵێن دەسەڵاتداران ئەو ڕژیمە دەزانن کە لە واقع هەر خودی لاوان کە لە ئێراندا دەتوانن نەقشی لە واقع پێکاتشکێنیان هەبێ بە نسبەت لە واقع نەمانی ئەو ڕژیمەوە بۆیە زۆربەی ئەو سیاسەتانەی کە بەرنامە ڕژی دەکرێت لە لایەن دام و دەستگاکانی ڕژیمەوە بەسەر لاوانە تەتبیقەکرێ بۆیە لاوانی زۆرترین کاریگەری لەو سیاستانە وەرەگرن جا بە نسبەت لاوانی فارسەوە ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ئیدارە بکرێت لە ناوەندەوە بەنسبەت لاوانی کورد بە شێوەیەک لە شێوەکان بەنسبەت لاوانی باقی نەتەوەکانی دیکەی ئێرانیش بەو شێوەیە بەڵام لە کولدا تەنها دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لاوان لە واقع هێزی گۆڕان و دیانیزمی گۆڕانن لە کۆمەلگای ئێراندا و لە واقع کۆماری ئیسلامیش ئەو واقعیەتی دەرکردووە هەرچی بی هەوێ لە واقع بە پەراوێزخستنی ئەم توێژە گرینگە لە کۆمەلگای ئێران و نەنێو نەتەوەکانی دیکەی ئێراندا زیاتر زەبر و فشار و زەختی هەبێ زۆرتر دەتوانێت لە واقع سیاست و بیر و بۆچوونە سەدانا و ڕاستیەکانی خۆی تەتبیق بدات. کاک فواد ئێوە وەکو ئەوەی کە سکرتێری ڕێکخراوێکی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانن ئێوە تا چەند هەوڵتان داوە بتوانن پەیوەندیتان لەگەڵ لاوانی نەتەوەکانی دیکا بێت و ئەسڵ پەیوەندیەکانتان لە چ ئاستێکدا؟ ئێمە وەکو یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لە دوایین کۆنگرەی خۆماندا کە کۆنگرەی حەوت بوو لە یەکێک لە بڕیار و ڕاستپاردەکەمان لە واقع بەسەر چاوەگرتوو لەوەی کە ئێستا ئێمە توانیمانەوەکو یەکێتی لاوان لە واقع لە فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران بین وهروەها توانیشمان یەکەمین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بە بەشداری هەموو ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان لەو بەشە لە کوردستانە بگرین و هەروەها ئامادەکاریشمان بۆ کۆنفرانسی لاوانی چوار پارچە هەیە بەڵام ئەو واقعیەتەمان دەرک کردووە کە ئێمە بمانێ و نەمانەوێ بەشێکین لە ئێران و لە واقع چارەنووسی ئێمە لەگەڵ لاوانی نەتەوەکانی دیکەی ئێرانی شۆ بەستراوە لەو پەیوەندێدا کۆمەڵێک هەنگاومان هەڵگرتووە لەگەڵ لاوانی سەر بەو حیزبانەی لە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵدا ئەندامن لاوانی بەلوچ لاوانی عەرەب لاوانی تەنانەت فارس لاوانی ئازەری کۆمەڵێک مزاکرات و لە واقع پەیوەندیمان دەست پێ کردووە هیوادارم بتوانین لە داهاتوویەکی نزیکدا بە تەوافقێک بگەین کە کۆنگرەیەک هاوشەوی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدراڵ لە واقع کۆنگرەی لاوانی نەتەوەکانی ئێرانمان هەبێت ئێمە. کاک هادی وەکو دوایین پرسیارمان چەندە ڕاگەیەنەکان توانیویانە ئەو کێشە و گرفتانی کە لاوانی سەرجەم نەتەوەکانی ئێران تووشی دەبن باستابی بدەن چەندە ڕاگەیەنەکان ئەو وەرکەی خۆیان جێبەجێ بە دڵنیایەوە میدیا یا ڕاگەیاندن ئەو پەڕی ڕۆڵی خۆی هەیە تۆ دەبینی لە زەخکردنەوەی مەسەلەن دیاردەیەکی وەک مەسەلەن بۆ نمونە لە مەریوان پێشەلکاری دەرهەق بە ژنان کرا یا ئەوەی کە سوکایەتی بە ژنانکرا میدیا ئەو پەڕی ڕۆڵی خۆی جێرا یا لە تاران کچێک خۆی خستە خوارەوە کچێکی قوتابی بوو لە میدیا دەنگی داوە ینی ئەم میدیایە بە نیسبەتەوەی کە چ داخوازی لاوان بێت چ پێشێلکاری دەرهەق بە مافی مرۆڤ بێ یا لاوان بێ دەکرێت ڕۆڵی میدیاکانی ئێران میدیای ناوخۆ ئەو ڕۆڵی نییە چونکە هەمیشە سیمایەکی ئیدئال پیشانەدا لە حکوومەت وە ئەوە کەش ناکرێت مەسەلەن تۆ ساڵی ڕابردوو 726 حاڵەت ئیعدام بووە تەنیا 124 حاڵەتی ئەوەی کە بە ناوی تەجاوز بە عنف و ئەو شتانە لە میدیاکانی خۆیەوە بڵاوەکاتەوە کەوابوو ناکرێت تۆ بینی میدیای حکوومەتێک بکە ئاوێنەی باڵانوێنی ئەو حکوومەتەوە لە واقعدا بڵێ ئەمە
سیمای ڕاستەقینەی ئەوەیە. تۆ ئەگەر باس لە مافی لاوان بکەی یا مافی نەتەوەکان بکەی زۆربەی ئەو خاڵ و مادان بڕگە دەستوریانەی کە لە یاسای بنەڕەتی ئێرانە هەند جێبەجێ ناکرێن. مێدیاکانی دەرەوەی ئێران مێدیاکانی دەرەوە، ینی تۆ دەتوانیت لە ڕێگای ئلیت و نخبە و ڕۆشنبیرەوە دەکرێت ئەو پەڕی بە میدیاییکردنەوەش دەگوێت لە واقعیدا خۆت ناکرێت هەموو خەڵکی ئێران بێتە دکتۆرا و جامعەیەکی ڕۆشنبیر و لە واقعدا بە ئاستی خوێندەواری باڵاوە بێ، بەڵام دەکرێت لە ئلیت و ڕۆشنبیر لە ڕێگای مێدیاوە خەتی فکری بدات و ئەوە دەکرێت دەستەبەر بکرێت، ینی مافی لاوان و توێژەکانی دیکە بەسەرنجان بۆی کە توێژی لا و توێژێکە خوێندکاران مامۆستایان قوتابیان و ڕانندە تاکسی و هەموو دوکاندار و بەنی چینێکی یەکجار بەرینی کۆمەلگە لە خۆ دەگرێت. کاک فواد جەنابتان وەکو دوایین قسە ڕوو بە لاوانی نەتەوەکانی دیکەی ئێرانی و بە تایبەت لاوانی کورد ئەگەر شتێکتان هەیە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ سیستەمە نادیموکراتیکە بیفەرمون. دیارە ئێمە وەکو یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانی ئێران هەمیشە ڕامانگەیاندووە کە مادام ئێمە لە وڵاتی ئێرانیان و چارەنووسی ئێمە لەگەڵ لاوانی هەموو نەتەوەکانی ئێران پێکەوە بەستراوە دەتوانین پێکەوە هاوکار و هاوڕێ بین لە واقع لە کۆمەڵێک زەمینەی زۆردا، هاوکاری لە پەرەپێدان بە بیر و ئەندێشەی دموکراتیک، هاوکاری لەوەی کە ئێمە بتوانین ڕۆشنگری بکەین کە چەندە زڵم و ستەم لە لاوانی نەتەوە بندەستەکانی ئێران کە ئێمە وەکو کورد بەلوچ عەرەب و هەتا دوایی دەگرێتەوە لەو پەیوەندیەدا ئامادەیی هەموو هاوکاریەک و هاوخەباتیەکین و پێمان وایە هاوکاری و هاوخەباتی و یەکگرتووی هەموو لاوانی ئێران و بە تایبەتی لاوانی نەتەوە بندەستەکانی ئێرانە کە زامنی سەرەکی سەرکەوتنی کۆمەڵگای ئێران و هەموو ئازادی خوازانی ئێران. سپاس بۆ بەشداریەوە بە ڕێزان کاک فواد و هەروەها کاک هادی. خۆشەویستان لێرەدا ئەم توێژەیە ئێمە کۆتایی پێهات لە بڕگەی دووهەمی بەرنامەکەماندا چاوەڕوانمان. عزیزان لەم بەشەی بەرنامەکەدا نیشتمان بڕگەیەکی هونەری بۆ ئامادەکردوین با بزانین بڕگە هونەریەکە چییە. ڕپۆرتاژێکی هونەریمان دەبێت سەبارەت بە هونەرمەندێکی شێوەکاری کورد کە باس لە خۆی و هەروەها هونەری شێوەکاری دەکات، هەروە باس دەکات بۆمان کە چەندە هونەری شێوەکاری لە نێو کورد پەرەی پێدراوە. فەرمون پێکەوە بڕۆینە بەشەی بەرنامەکەمان ببینین. من هونەرمەند محەممەد هاشم هونەرمەندی شێوەکارم لە ساڵ 1970 لە شارچکەی کۆیە لەدایک بووم و خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شاری کۆیە تاوام کردووە. دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرم و ئێستاش مامۆستام هەر لە هەمان پەیمانگای کە تێدا دەرچووم و خاوەنی گەلەری کۆیە. 5 پێشانگای تایبەتیم کردوتەوە. یەکەمین پیشانگام کە ناوی وەرزی ماسیەکان بوو. بەڕاستی کۆمەڵێک کاری جۆراوجۆری ئەو مێژوە بوو کە هەم لە پەیمانگا تەواوم کردبوو هەم لە کاری بڵێ ئازادی بێجگە لە کارە ئەکادمیەکانی ناو پەیمانگا کە کۆمەڵێک کار بوو کردبووم. هەمویان دەبوون بە یەک زۆر لە تەجروبەی خۆم ئەو کاتە تەجروبەی تازەی کە کەوتبوومە ناو دنیایەکی جدی لە هونەری شێوەکاری. لەو پیشانگایەدا نمایشم کردنەوە. پیشانگای دووەم و سێم و هەتا بڵێم چوارەم ئەوانەشم کۆمەڵێک کار بوون کە پێدەگوترێت تعبیری تەجریدی یان بڵێن ئەبستراکت ریالیزم. ئەو جۆرە کارکردنە زیاتر گزارشتکردنە بۆ خەزەیە کە لە لای من بەڕاستی مەسەلەی ئەنفال بوو. زیاتر تەرکیزم کردووە سەر ئەو بابەتە و زۆربەی کارەکانم بریتی بوون لە ماسکی گەورە بڵێن قیناع کە بە شێوەیەکی ڕاکۆ یان بڵێن وەکو پەیکەرێکی بەردەستەکراوی یەکڕوو کۆمەڵێک ماسکم کردبوو کە گزارش بوو لەو دەموچاوانەی کە ئەو ئەنفالانەی کە بە شۆفڵ لە ژێر خاک نەرانوە ئەو پاشماوەی جلوبەرگانەی ئەوان لە سەروی خاکەکە ببوون بە شێوەیەک لە شێوەی دەموچاوی خۆیان کە هاوارێک بوو بۆ ئەو کارە ساتە جەرگ بەڕە ناخۆشەی کە لە مێژووی کوردایەتی یان مێژووی میلەتی ئێمەدا خاڵێکی ڕەشە و هونەرمەندانی ئێمە هەم لە بواری سینەما هەم لە بواری
سرود و گۆرانی و لە بواری شێوەکاری زۆریان کار لەسەر ئەو بابەتە کردووە کە پێم وایە زۆربەی کەسەکانیان زۆربەی هونەرمەندانی کوردستان چەند کار لەسەر ئەو بابەتە بکەن مەسەلا ئەنفال و هەڵەبجە و ئەو هەموو کارە ساتانێک کە بەسەر کووردا هاتووە لەو پارچەی خۆمانوە لە پارچەکانی دیش بەڕاستی هێشتا هەر کەمە چونکە ئێمە بە بۆ چوونی من هونەرمەند یەکێکە لە پێشەوایانی کۆمەڵگای هەر کۆمەڵگایەک و دەبێت ئەو پێشڕەوایەتیە لە ئەستۆ بگرێەوە مەسئولە بەرامبەر بە کۆمەڵگایەکەی خۆی هونەرمەند لە هونەرمەندی شێوەکاری ئەو خاڵی کە دایدەنی لە بیدایەتەوە هەر هەمان ئەو خاڵەیە دووبارە دەبێتەوە تا گەشە دەکاو دەبێتە شتی جوانتر و جوانتری لێ بەرجستە دەبێت خاڵشی دیکەی کارەکانم یان بڵێن ئەوەی کە من زۆر بەلامەوە زۆر گرینگە لە هونەری شێوەکاری مەسەلەی ئستاتیکایە فەلسەفەی جوانی و هونەریە یان بڵێن قیمەتی یان بایەخی جوانی لە کاری هونەریدا لە دنیای شێوەکاری هەموو دنیادا و ڕەخنەگرانی ئێستای هونەری شێوەکاری هونەری تازەی شێوەکاری ئێستا بە تایبەتی هونەری تازەی شێوەکاری ئەمریکا ئێستا کە هەیمەنەی لەسەر هەموو شێوەکارانی دنیا هەیە ئەوەی لەلایەن گرینگە و یەکێکە لە دەسەڵاتە هەرە گەورەکانی هونەری شێوەکاری جوانبەخشیە جوانبەخشی یەکێکە لە خاڵە زۆر متەمەیزەکان کە ئینسان یان هەر کەسێک کە دێتە پیشانگایەک سەیری تابلویەک دەکا یەکەم خاڵ دەبێت بە دوای ئەوەدا بگەڕێ ئەو تابلۆیە لە تەرازووی جوانبەخشیدا چەندە کاریگەرە بۆ ئەو کەسێک کە دەیبینێ و چەند جوانی دەبەخشێ بەوە ئەو کەسێک کە دەیبینێت چەند جوانی لێ وەردەگرێ ئەوە خاڵێکی زۆر گەورەیە و ڕەخنەگران هەمویان لەسەری کۆکن کە یەکێکە لە خاڵەکانی کە هونەری ڕاستەقینە و هونەری بڵێن مزەوەر یان هونەری ڕەسەن و هونەری ناڕەسەنی پێجا دەکرێتەوە لەناو کورد بە گشتی لە هەموو چوار پارچەی کوردستان هونەری شێوەکاری هونەرێکی زۆر تازەیە یعنی لە 30 ساڵ 40 ساڵ زیاتر نییە هونەری شێوەکاریمان هەیە ئێمە بەڵام پێشتر ڕاستە کۆمەڵێک وێنە کێشانمان هەبووە یان کۆمەڵێک پیکەرسازی و کۆمەڵێک دروستکردنی سیرامیک و گۆزە و کۆمەڵێک ئەو بابەتە شتانەمان هەبووە کەوانە هەمووی دەچنە خانەی هونەری سەرەتایی یان خانەی بڵێن ئێمە دەبێت ئەوە لێکجیا بکەینەوە کە یەکێک وێنە دەچێشێ پێ دەگوترێ وێنە چێژ و یەکێک پێ دەگوترێ هونەرمەند ئەو جیاوازیە لە نێوان هونەرمەند و وێنە چێژ جیاوازیەکی زۆرە هونەرمەندێک یان بڵێن بۆ نمونە وێنە چێشێک کە وێنەی پۆرترێتێک دەکا بەرامبەری کەسێک دانیشتووە و ڕسمی دەکاتەوە زۆرێکە لە بڵێن کاردانەوەیەکی میتافیزیکیە کە ئینسان دەتوانێت هێڵەکان وەکو بیرکاری یان ریاضیات کە دوو کۆد و دەکاتە چوار دەتوانی بزەبەت وەکو خۆی دەربێنی بەڵام ئەگەر ئەو فۆرمەی کە تۆ دروستی دەکەی لە پۆرترێتەکەدا ئەحساسی تێدا بوو لە ناوەخنی ئینسانەکە خۆی هونەرمەندەکە خۆی و ئەو هونەرمەندە توانی ئەو ئیحساسەی خۆی ئەو هەستانەی خۆی بخاتەوە سەر کارە هونەریەکەی بەهایەکی هونەری بۆ دەبەخشێ بە کارەکەی لێرەدا پێناسەی هونەرمەندەکە ئاوا دەبێت پەیوەندی هونەرمەندانی شێوەکاری کورد لە ئاستێکی باشدا دەیبینم من بەڕاستی بەڵام بە نەزەڕی من کردنەوەی پێشانگای هاوبەش یان هەماهەنگی بەیەکەوە زۆر زەرور نییە زۆر گرنگ نییە لە ناو هونەرمەندانی شێوەکار بە تایبەتی چونکە هونەری شێوەکاری وێنە کێشان یان پیکەرسازی یان سیرامیک تۆ دەتوانی بە فەردی لە ماڵەکەی خۆت ڕسم بکەی نەقاشی بکەی وەکو کارێکی مۆسیقی نییە ئۆرکسترایەک بێ 50 کەس بەیەکەوە ئەگەر یەک کەسیان لێ مەسەن بۆ نمونە کلارنێتێک لێ دەرچێت ئەگەر ئاوازەکە کلارنێت تێدا بێت تۆ تووشی مەشاکل دەبی فیلمێک سینەمای ئەگەر مەسەڵەن بۆ نمونە ئەکتەرە گرنگەکە لێت زویر بێ لە دەرهێنەرەکەەوە کارەکە بە فیڕۆ دەچێ بەڕاستی بەڵام هونەرمەندی شێوەکاری بۆ خۆی لە ماڵەکەی خۆی لە سوچێک دەتوانێت کارەکانی خۆی بکە کورد لەبەر ئەوەی بەداخەوە دەوڵەتی نەبووە تاکو ئێستا زۆر بە باشی نەیتوانێت بچێتە ناو قوڵایی کللتوری هەموو دنیاوە یعنی کورد لە دەرەوەی بازنەی کللتوری دنیاە بە بۆچوونی من وایە و بۆ سەرماندنی بۆچوونەکانی من دەتوانم بڵێم مەسەڵەن هەموو ئەو دەوڵەتە گەورانەی کە خاوەنی کللتوری ڕاستەقینەی خۆیان ئەنوا دەتوانن هاوبەشی بکەن لە بەرەو پێشچوونی کللتوری هەموو دنیا بەڵام کورد تاکو ئێستا نەچۆتە ناوخانەی ئەو کللتورانە و بۆ نمونە تۆ ناتوانانی بچیتە وڵاتێکی کە نمایشی کارەکانی خۆت بکەی
تاکو ئێستا لە دەستگا هونەریەکانی کوردستان ئەو منهەجانە کە دەخوێنرێ بۆ نمونە لە پەیمانگای هونەرجانەکان یان لە کۆلیژی هونەرە جوانەکان منهەجی ساڵانی 50یەکانە، ینی 56 ساڵ بەسەر و منهەجەدا ڕۆیشتووە تاکو ئێستا گۆڕانکاری بەسەردا نەهاتووە و ئەو کارە ئەکادیمیانەی کە دەکرێن لەوێ هەری ساڵانی 50یەکان و سەرەتای دروستبوونی هونەری ئەکادیمیە بەڕاستی. ئێستا کۆمەڵێک ڕێچکەی تازە پێیا بوو لە هونەری شێوەکاری وەکو ئەنیستلیشن، وەکو لاند ئارت، وەکو ڤیدیۆ ئارت کە هونەرمەندی ئێمە بەڕاستی لە لای نامۆیە بەداخەوە دەبواە ئەو هونەرمەندانەی کە لە دەرەوە دەژیان بێنەوەوە ئەو خوێندکارانە کە ئێستا لەو دەستگا هونەریانە کار دەکەن یان دەخوێنن بە شێوێک لە شێوەکان بیانتوانی بە ئەوانە بخەنە سەر پێ بۆ ئەوی لە ئاستی هونەری شێوەکاری دنیا بێبەش نەبین. سەرەتا من ماسی بۆ خۆم هەروەکو بوونەوەرێکی جوان سەیری دەکەم بەڕاستی و لە ئەفسانە کۆنەکانی کورداریدا ماسی ڕەمزی خێرە، خێرکردن و من زۆر جاران کە خەون دەبینم بە تایبەتی بەس کە ئەگەر خەون بە ماسەوە ببینم ڕۆژەکەی دواترم ڕۆژش خۆش دەوێت. ئەو جگە لەوەش ماسی هێزێکە بۆ دەربڕینی خۆشەویستی نێوان کەسەکان چونکە ماسی زۆر بەیەکەوە گونجاوە دائیمەن بەیەکەوەیە. ئەوە جۆرێکە لە ستایلی کارکردنی من و تەوزیفم کردووە لە زۆربەی کارەکانمدا لە پێشتر و لە ئێستاش هەر بەردەوامی تێدا هەیە. گەلەری کۆیە لە ساڵی 2004 بە پاڵپشتی وەزارەتی ڕۆشنبیری ئیدارەی سلێمانی ئەو کاتە دامەزرا بە تایبەتی کاک فەتاح زاخۆی کە وەزیری ڕۆشنبیری بوو بەڕاستی شوێنێکی دانی لە قشڵەی شاری کۆیە کە قشڵەیەکی کۆنی شوێنەوارە لە شاری کۆی هەیە و هۆڵێکی گەورەی تێدا بوو. ئێمە ئەو کاتە وەکو خزمەتکردنێک بە شارەکەی خۆمان توانیمان لەوێ گەلەریەک دروست بکەین و چەند خولێکی بەردەوامی هونەرمەندانی کوردستانی تێدا بکەینەوە کە هەر خولێک 50 تا 70 هونەرمەند بەشدار دەبوو. ئەو هونەرمەندانە لە هەموو شارەکانی کوردستان و لە پارچەکانی تری کوردستانیش بۆ نمونە لە سنە، لە حەلەب، لە قامشلو و لە دیاربەکرۆوانەش هونەرمەندانی دۆستی خۆمان داوت دەکرد بۆ ئەوی لەوێ کارەکانیان نمایش بکەن. دوا پرۆژەی ئەنجامدراوی من بریتە لە کارێکی لاند ئارت کە ناوی هەژدەیە لە سەر ڕێگای هەولێرە کە لە کۆی و دەردەچی شوێنەکە پێدەکوتە گرچادر. لەوێ لە کۆمەڵێک شاخی لە دوایەک هەژدە کۆترم دروست کردووە. کۆترەکان سکەلپچەریە بڵێن بە پلێت دروست کراوە و گەورەن هەر کۆترێکیان نزیکەی مەترێک و 20 سانتیم گەورەیە بە ئاستن دروست کراوە هەر بە ئاستن چەسب کراوە بۆ شاخانەوە. لاند ئارت هونەرێکی زۆر تازەیە لە دنیای هونەری شێوەکاری دنیا لە ساڵی 1966 و بۆ نزیکەی 70 ئەو هونەرە لە ئەمریکا سەری هەڵداوە. هونەرێکە دەیەوێت پەیوەندی نێوان سروشت و هونەر دووبارە زیندوو بکاتەوە و ئەو کەرەستانەی کە ئینسان دروستی دەکات لەگەڵ سروشت بیگونجێنێ. هەروەک پێشتریش باسم کرد بەهای ستاتیشەکەی لە دەست نەدا، نابێت لە دەستی بدا و تۆ دەتوانانی بە بەرد، بەدار، بە ئاسن، بە هەر شتێک کە لە ناو سروشتدا بەکاری بێنی بۆ شێوەیەک لە شێوەکانی دیکە پێدەگوترێ لاند ئارت. و ئەو کارەی من بۆ ئەوەی کە لە شاری کۆیم کردووە ناوی هەژدەیە بریتە لە گزارشکردن لە هەژدە کچ کاتی خۆی لە ساڵانی 1982 لە کۆیە لە ئەمنی کۆیە ئەو کاتە سەردەمی ڕژێمی گۆڕبەگۆڕی سەدام بوو. هەژدە کچ گیرا بوون لە ئەمنی کۆیە و ئەو کچانە بەداخەوە دوای ئەوەی کە لە سجن بەربوون بە حەربە بە چەقۆنا چاوانیان زەربێک پێدا هات بوو بۆ ئەوی ببن بە عیبرەت بە لە ناو خەڵک، بەڵام ئەوانە جێگەی شانازی ئێمە بوون بەڕاستی. ئەمنەوە کە سەردەمانە منداڵ بووم دەمبینی لە سەر دیوارەکانی شاری کۆیە هێزی پێشمەرگەیانی بڵێن هێزی پێشکەوتخوازی ئەو کاتی کوردستان دانووسی هەژدە کچ گیراوە لە ئەمنی کۆیە خەڵکی کۆیە ڕاپەڕن. لە زاکرەی مندا ئەو نووسینانە لە سەر دیوارەکان هەرما بوونەوە بەڕاستی تا گەورە بووم و ویستم ئەو مێژوە دووبارە بکەمەوە جارێشکە ئێمە شانازی بۆ هەژدە کچەوە بکەین. ئەو هەژدە کەسێکە وەکو سەروەریەک بۆ شارەکەمان بەڕاستی. جگە لەوەش هەژدە دیسان ئەو هەژدە کچە ئەنفال کراوەی کە ئێستا لە میدیاکانی جیهان و لە میدیاکانی خۆمان باز دەکەن کە لە وڵاتی میسردا جۆرێک لە
لەوێ بەجێماوەن بردراون بۆ ئەوێ فرۆشراون بۆ ئەوێ هەر کەسە و قسەیەک لەسەر ئەو هەژدە کچە دەکا کە بەڕاستی من پێم وایە مەسیریان مەچوولەوە کەسیش نازانێت. خۆشەویستانم بەخێر بێنەوە هەر سەبارەت بە هوەری شێوەکاری چەند ڕۆژ پێش هەواڵێک بڵاو بووە کە تارا عێزەتی زادە شێوەکاری کوردی تەمەن 13 ساڵان خەڵکی گیلانغەربی پارێزگای کرماشان توانی لە چوارمین کێبڕکێ نێودەوڵەتیەکانی وڵاتی ژاپۆن سەرکەوتن بەدەست بهێنێ. تارا خانم هەوڵ و ماندووبوونی خێزانێکی کورد لە کاتی سێوڕنیندا لە چوارچێوەی کارێکی هوەریدا خوڵقاند بوو. هەروەها تارا تاقە بەشداربووی کورد و ئێرانی بووکە لە چوارمی کێبڕکێ نێونەتەوەیەکانی کاوەی ژاپۆن بەشدار بوو وێ ڕایخەڵات توانی دیپلۆمی افتخاریش وەربگرێ. هۆنەرمەند تارای عێزەتی زادە ساڵی 2011 زاینیش لە وڵاتی تورکیا توانی خەڵاتی زێوینی ئەو کێبڕکەیانە بەدەست بهێنێ. خۆشەویستان بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامە. پردی پەیوەندی نێوان ئێمە و ئێوە facebook.com/لاوانتیژ تا بەرنامەی داهاتوو کاتێکی خۆش. لە بەرنامەی داهاتووی لاوان چاوەڕوانمان بن.